هەروەک ناوبانگی ئامادەیی شۆڕش دیارە لە ساڵی 1970 دامەزرایە بەس لەو بینایی نەبووە پێشتر مەکتەبی ژاکاف ئەلەوێندەرە دواناوەندی بوو بەس پێشتر ئێرە مەکتەبی هەڵمەت بوو لە ساڵی 1976 پێم وە هاتینە ئەو بینایەن وەرگرت و هەتا ئێستا بە منەوە 7 بەڕێوەبەرەتیان کردی. ساڵانە بە هەموو چاڵاچیە کە کرێ لە مەکتەبێ بێلەوەی ئاستی زانستی زۆری پەرەپێ ئەدرێ مامۆستاکان لێ هاتوون زۆر و هەموو شتێکی ینی پێیان بوێتە لۆیان دابی نەکرێتن بە هەوەیەکانی فێرکردن بوێتن سەبوڕی سیمارت بردن پێ هەیە داتاشۆ لە زۆربەی ژوورەکان و قاعەکان هەیە. خۆی هاتبی لۆ خوێندنێ ئەمە کە مەکتەبەکی ئاس بەرزبی و ئاس باشبی ئەکید پێویستی بە قوتابی باشە بەس ینی بە مەیلێ منی و بە کەیفێ مە نهاتیە من پۆڵەکەم ئەگەر برێم معدەلاتیان نۆهەتا ئەدی من 1200 تەلەبەم هەیە ئەو سارە بەس ینی ئەو نییە کاواتە برێ بە تەنێ معدەلەکانی بەرزم وەرگتە لۆی ئەمن ئاستم بەرز بوویتەوە. زۆر هاوکارین نەجاحەتی ئەو مەکتەبەی و سەرکەوتنەکەی لەوەیە کە هاوکارین لەگەڵ یەکدری یعنی دەستەی ئیدارە و مامۆستاکان بە پێی توانە هاوکارن ئێستا ئەگەر لۆت باسکەم جەنابەت معاونەم لۆ چێشتخانەکەی مەکتەبێ ئەو تاخم مێزەکەی کڕیە لە خۆی لەسەر حسابی خۆی ئەوە تا مامۆستام لە خۆی سەبوڕی سمارت بۆردی کڕیە هینایەتی و ناش بە تۆری لۆ مەکتەبێ مینایە هاوکاری نەبن. زەبەر خواستی زۆری خەڵکەکە لەسەر مەکتەبەکەی وەلی هاتێ من ژووری هونەرم نەمایە کردیتمە پۆڵ ئەمن 1200 تەلەبەمێ 10 پۆڵی خوێندنم هەیە یعنی ژمارەی پۆڵەکانم زۆر کمە ئەو عەدەدەی تەلەبەم هیچ پۆڵەکەم لە 65 کەم تری تێدا نەنیشتە لۆیە ژۆری هونەری ئێستا بوویتە پۆڵ ژۆری وەرزشمە بوویتە پۆڵ یەک مختبەرم هەیە بە هەر سێ مختبەرەکان کە پێداویستەکانی تاقیگەشی بە تەواوەتی تێدا نییە مەکتەبەکی ڕێکوپێکمەیە دەنانە بەس زۆر داوان کردیە مەجال هەیە ژوورن لۆ بکرێ ئینشاڵڵا ئێستا تەقدیمشم کردیە لوجنەش هاتیە و کەشفیش هاتیە ئەگەر ژوورەکان بکرێن ئەگەڕێنەوە سەر جاری پێشتوو ژووری هونەری ژووری وەرزش ژووری مۆسیقاشیان نەبیلۆنە. ئێمە بە شێوازی ڕێنماییکردن ڕێنمای قوتابیان دەکەین لە ڕێگەی سمیناراتەوە لە ڕێگەی چالاکیەکانەوە چالاکی بە گرروپ دەیانهێنینە دەرەوە چالاکیەکان لە دەرەوە بێت لە دەروی بابەتەکان بێ کۆمەڵێک کاری دەستیان پێ دەکەین کۆمەڵێک چالاکیمان هەیە لە ناو قوتابخانەکانە وا دەکات کە ئەم سترێسیانە کەمتر ببنەوە. داواشم وایە یعنی ئەو مەجالێش بڕەخسێ چونکە تەلەبە دەبێ ژووری میوزیکی هەبێ
دەبێت ژووری هوەرێکی تایبەتی هەبێت دەبێت کۆمەڵە کار و چالاکی هەبێت بۆی بتوانانی زیاتر ئەو بڵین کەشیان لا خۆشتر بکەین بەڕاستی کەشی ناو قوتابخانە کەشێکی توندە ینی ئەگەر بێت و هەر باسی دراسە و هەر باسی خوێندن و باسی پۆلەکان بکەیت بەڕاستی من وەکو ڕێنمای کار پێم خۆشە کۆمەڵێک کەشی تر دروست بێت. کتێبخانە گرنگێکی زۆری هەیە لە قوتابخانەکانە پێم باشە لە هەموو قوتابخانەیەک کتێبخانەی تیابێ و هەموو بابەتە پەروەردەی و دەرونیەکانیشی تیابێ بەڕاستی گرنگیشی زۆری هەبووە ینی هاوکارێکی زۆر بۆ ئێمە کاتێک کە تەلبێک دەرونی بڵین ناجەگیر بۆیە شارێکی دەرونی لەسەر بووە ئێمە توانیمانە بهێنین ئێرە لە کەشی قوتابخانە دووری خینەوە بێنین لە کەشی کتێبخانە ئەو کەشەش کە دروستمان کرد مەسەڵەن بۆ ئەو قوتابە زیاتر ئەو بابەتانەمان بۆ بڵین هەڵبژاردون کە گرنگی بەلایانی دەرونیە دەدات ئەو لایەنە دەرونیانی کە مەسەڵەن بۆ نمونە هێوری دەکاتەوە ئەو کتابانە گرنگێکی زۆری هەبووە لە کەمکردنەوەی ئەو سرەسانێک لەسەر قوتابی هەبووە. بە هەوڵ و کۆششی هەمومان مامۆستاکانم لە خۆشم درێخیم نەکردێ دەگەریان هەر داواکاریەکیان هەبی لۆم جێبەجێکردین بەقەدەر ئیمکانی ئەوەی لۆم کرا لە 8 ساڵەکەیوتە دیارە بەرهەمەکانم دەی یەکەمەکانم لێرانن ئەو زیاترەکانش لە دەرێنە ینی زیاتر بەس ئەم دائیمەن دەی یەکەمەکان اختیار کردێ لێرانە کە بەدەست دەستەکەی مامۆستاش دیارە بەدەست مامۆستاکانم ئەوانە بەرهەم هاتی. ئێمە جگە لە ڕێنمایی و سمینارەتی قوتابیان کۆمەڵێک هەڵواسراوی سەر دیوارەکانمان هەیە وەکو ڕێنوانی قوتابی ئامانجی قوتابی چییە پێمان خۆشە قوتابیان ئامانجەکانی خۆیان بزانن جگە لەوەش لە پلیکانەکان کۆمەڵێک هەنگا و پلانمان بۆ قوتابیان ڕۆن کردوتەوە و هەروەها لێرەش بڵین زیانەکانی مادەی هۆشبەرمان خستۆتەوە ڕوو زیانەکانی لێرە بۆ وەکو خۆپاراستنێک لە مادەی هۆشبەر و لێرە کە زۆر گرنگە وەکو پرسیاریشتان کرد لە بیدایەتە ڕێنمایەکانی پێش تاقیکردنەوە ئێمە هەوڵمان داوە لە ڕێگەی ئەم هەڵواسراوانی سەر دیوارەکان تۆزێک لە دەرونی قوتابیان هێورکەینەوە بۆی کاتێک کە دێتە دەرە ئەو ڕێنمایانەی خوێندەوە ئەگەر بە شێوەیەکی کەمیش بێ بتوانێت ئەو فشارە دەرونیانە کەم بکاتەوە. ئاسی زانستیمان زۆر باشە ئاسی مامۆستای زانستەکانیشمان زۆر باشە بە تاواتی هاوکاریمان دەکەن و بە هەموو شێوەیەک یارمەتی قوتابیان دەدەن هیچ تاسای چێشەکمان نەبووە لەگەڵیان هەم بەڕێوەەر هەم ستافی ئیدارە لەگەڵ قوتابیان زۆر باشنەوە. ئێمە لە ئامادەی شۆڕشی زانستی کچان لەگەڵ ستافی قوتابخانە زۆر کۆنتاکتین زۆر لەگەڵمانن ئاستی مامۆستاکانمان زۆر بەرزە و لە شوێنی ئەوەی کە لەگەڵ مامۆستاکانمان زیاتر وەک هاوڕێین تێگەیشتنمان زیاترە پێکەوە هەم لە ناو پۆل و هەم لە دەرەوەی پۆل و سوپاسێکی زۆریان دەکەین کە زۆر لەگەڵمان ماندوون لە ڕووی لایەنی پەروەردە و فێرکردن و سمیناریات و هەموو ڕوێکەوە. زۆر بەدڵمانەوە مەکتەبە بە تایبەتی وەکو هاوڕێن لەگەڵ مامۆستاکانە بە تایبەت مامۆستا ئەژین کە توێژەری قوتابخانەکەمانە لەگەڵ ستافی ئیدارەشە زۆر برادرین یعنی تێکەڵی یەکترە بین و هەرچی مشکیل و کێشەیەکیشمانە بپێنن.
لە ساڵی 1970 پۆلی یەک بوویمە لەو قوتابخانەی ئەو تەسامی عەبدوڵڵاوەلی ئەوە شوێنەکەیتم 5 ساڵم لێرە تەواو کرد لە 2002 گەڕام و ئێرانە مامۆستایەتیم کردیە. لە حەزەناکەن ئەمە زۆر بەمان هەمومان تەڵەبە بووینە لێرانە تاوی بووینە لێرانە ئێستا بووینە معاونە و مامۆستایەتیم کردی هەم شتەکان لێرانە کردی ئەمە بەخۆم یەک بەخۆم و ئەمنیش عینەن لە 1990 پۆلی 12 بووم لێرانە دوایە لە 99 هاتمە ئێرە بوومە مامۆستای زمانی ئینگلیزی لەو ئامادەیی و لە 2016 بوومە یاریدەدەر لە هەمان ئامادەیی ئەوە قوتابی من بووە ئەژین ئێستا ڕێنمایی کارە لە هەمان ئامادەیی و ئێستاش یاریدەدەر منیش بە هەمان شێوە قوتابی بوویمە لەو ئامادەیە لە ساڵی 93 دواتر بوومەتە مامۆستا لێرە و دواتریش لە 2017 بوومەتە یاریدەدەر سەدەژینیش ڕێنمایی کارە و تەڵەبەی یا قوتابی ئێمە بووە ڕێنماییکارە قوتابی خۆشە بێمە بینی هەردووشیانەوە هەردووشیان لە پۆلی شەشی ئامادەیی مامۆستای من بوون تەبان بە خۆشحاڵیەوە کە بوومەوە بە مامۆستا هاتم لێرە دامەزرام بەڕاستەکە یەکەم جار بۆ من زۆر ناخۆش بوو شەرمێکی زۆر دایگرتم کە بێمەوە لەگەڵ مامۆستاکانی خۆم دانیشم دای وردە ڕاهاتم لەگەڵیان بەڵام پێم خۆش بوو چیرۆکێکی خۆم لەگەڵ سەد ئەڤینا بژێڕمەوە یەکەم ساڵی شەشم کە هاتمە ئەو مەکتەبە مامۆستایەکی زۆر بە توانای زیرێکی لێ هاتوو مامۆستایەکی زۆر جدی زۆر کەسایەتێکی جوان کاریگەریکی تەواوی هەبوو لە سەرمان ڕۆژێک ئەمن پێم وتم سەد ئەڤینەکەم بیدات پێم خۆش بوو و قوتابیە گوتمە من حەزم لێ نییە ترسم لە مادەکە هەبێ دەمەوێت هەندێک نەرمونیان بی لەگەڵم بە سعبەتەوە جێگرتوتی لەو سەربانی فڕە دەدەمە خوارە ئەگەر سایی نەکەی دایکە هاتوەتم سەدەڤین ئێستا دەتوانی فڕەم دەی بەڕاستی چیرۆکەکانم زۆر خۆش بوو لەگەڵ هەردووکیانە کە مامۆستای کوردیم بوو ئەویش مامۆستای بابەتی ئینگلیزی بوو کە ئێستا خۆشم ڕێنماییکارم بۆ ماوەی 15 ساڵە لە قوتابخانە کاری ڕێنمایی دەکەم.